ئەگەر خوێنکار نمونەی زۆری بەدووادا چوونە زانستیەکان، تاقیکردنەوە ورد و سەرنجڕاکێشەکان، گریمانە فکریەکان بخوێنێتەوە، ئەوە بەدڵنیاییەوە توانە زانستیەکانیشی پێش دەکەون. ڕێگە و دەرفەتی زۆر هەیە کە خوێندنی زانست ببێتە پرۆسەیەکی معریفی قوڵ، ببێتە شوێنی پرسی فکری و کۆمەڵایەتی و مێژووی. بچووکردنەوەی خوێندنی زانست تەنیا لە زانین و لەبەرکردنی ڕاستی زانستیەکان و زانیاریە زانستیەکاندا بەڕاستی پرۆسەی پەروەردەیی لە پرۆسەیەکی دەوڵەمەندەوە دەکاتە پرۆسەیەکی بێتام و وشک و بێمانە. دەرفەتی پەروەردەیەکی دەوڵەمەند لەناو دەبات. خوێندنی زانست دەکرێت ببێتە دەرفەتی خوێندنەوە و نووسینی فکری و زانستی. دەتوانین سوودێکی زۆر لەو سەرچاوانەی کە ئێستا بەردەستن ببینین، سوودێکی زۆر لە ئینتەرنێت ببینین، سوودێکی زۆر لەو ماڵپەڕ و پێگە ئەلکترۆنیە تایبەتانە ببینین کە لەسەر زاناکانن، لەسەر ژیانی زانەکانن، لەسەر پرۆسەی پێشکەوتنی فکر و بیر و بۆچوون و لایانی کۆمەڵایەتی و کەسی ئەو زانانە بزانین ڕنگدانەوەی ئەو پێگە گرنگە مێژوویانە بەسەر پێشکەوتنە زانستیەکانەوە ببینین. پەروەردەی زانست یا فێرکردنی زانست ئەگەر تەنیا لە فێرکردن و پێدانی ڕاستیە زانستیەکان لە زانیاریە زانستیەکاندا بچووک بکەینەوە، دەرفەتێکی پەروەردەیەکی دەوڵەمەند لە دەست دەدەین. بۆیە پەروەردەی زانست، فێرکردنی زانست ڕاستە باس و خواسی بەرهەمە زانستیەکان گرنگە، بەڵام پرۆسە زانستیەکانیش بە هەمان شێوە زۆر گرنگن، لایەنە کۆمەڵایەتیەکان، لایەنە مێژوویەکان، لایەنە فەلسفەیەکانی پێشکەوتنی زانست بە هەمان شێوە گرنگن ئەگەر گرنگتریش نەبن.